بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر دواکەوتنی موچەی هێزەمنیەکان دەکەین کە تاوەکو ئێستا موچەی مانگی چواری هێزەمنیەکان دابەش نەکراوە جگە لە لیو هاوبەشەکان کە لەیان هاوپەیمانانەوە پاران بۆ دابین دەکرێت هەروە باز لەوش دەکەین تاکو ئێستا لەسی موچەی مانگی پێنج بۆچی نەنێدراوە و باز لە پشکی هەرێمیش دەکەین لە بودجەی عێراق ئایا موچەی موچەخۆرانی هەرێم گەرانتی کراوە و وابەستەیە بەچی هەروە باز لە پارەی پرۆژەکانیش دەکەین و پرسیاوتاکردنی موچەش ئایا ڕوودەدات ئایا بڕە پارەی کدانراوە بەشیەوە دەکات یاخود دەکرێت لە بوارەکانی دیکەش پارەی بۆ بگوازرێتەوە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک سۆران عومەر ئەندامی لیژنەی پیشسازی و ئابووری و بازرگانی لە پەرلەمانی عێراق قسەی لێسەر دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە کاک سۆران بەخێر بێن سوپاسیان بە دەبوونی بەڕێز دەکەین ئەگەر سەرەتا لە موچەی هێزەمنیەکانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی هۆکارەکەی چییە کە دواکەوتووە هەندێک باز لەوە دەکەن کە لیست نەنێدراوە هەندێک باز دەکەن وەزیری دارایی عێراق لە دەرەوەی هۆکارە ڕاستەقینەکە کە دواکەوتووە چییە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان هۆکاری دواکەوتنی موچەی هێزەمنیەکانەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی کاتێک کە دیستی ناردووە دیستی موچەی مەدەنیەکانی ناردووە و هێزەکانیەوە ئەوە هۆکارە بۆەوەی کە تا ئێستا موچە نەهاتووە هێزەمنیەکان عێراق ئەمە داوای لیستی موچەی هێزەمنیەکان هۆکاری چێ کە لیستەکە نانێرن ئەمە بۆ هێزەمنیەکانی عێراقیش ڕاستە کە لیستیان لە وەزارەتی دارایی عێراق نەبێت پێویست بە چێ کە لیستی موچەی هێزی هێزەمنیەکان نانێرن ئەوانەی کە ڕاستەقینە بۆ ببنە قوربانی لیستەکەیان نەنێرن موچە لە عێراقا بە تەواوی نەبێواتە هەمووی لەسەر بانکە ئەهلیە ئین بانکە حکوومیەکانە تەواوی هێزەمنیەکانی عێراق موچەیان بانکە و بە کارتی بانکیە هەرێکیان لە وەزارەتی دارایی عێراقەیە هێزەمنیەکانی عێراق بەڵێ من بۆ خۆم بە دوورگاچوونم کردووە و لە وەزارەتی دارایی بەشێکیان هەیە تایبەت بە ئەو بوارە ئەمنیەت بۆی کوردستان پارێزگاری لە تایبەتمەندیان بکرێن بەڵێ ئەی هۆکاری چێ کە هەرێم ڕادەسیناکە بەس کۆت دەنێرێ پەیوەندی بە چیەوەیە کە ڕادەستی ناکەن یاخود قسە لەسەرەوەی بۆچی لە هەرێم لای بانکی ئەمنی زانیاری لای بانکی بڵین ئەهلیلی زانیاری هێزی ئەمنی هەبێ بەڵام بۆ عێراقی نەینێرن ئەوەت پەیوەندی بەوە هەیە کە ئەیانەوێ ئەو دووبارە و بندیوار و نایاسایانەی کە لە لیستەکانە هەیەوە و خەڵکانی کە خەڵکی دەرەوەی عێراق و هەرێمی کوردستانن بەناو لیستەکانە هەن ئاشکرا نەبن و بمێننەوە بۆیە نایەنەوێ ئەو لیستانە بنن لە عێراق ئەگەر نا هەندێ دەستگای ئەمنی تایبەت هەیە ژمارەیان زۆر نییە ئەنجومەنی ئاسایش دەتوانرێ ئەو ناوانە نەمێت بەڵام بەرگری فریاکەوتن بەرگری فریاکەوتن زێرەبانی ئەمانە لە وەزارەتی ناوخۆن هیچ بەهانەیەک نییە بۆی ناوەکانیان نەنێت بکات وەجگە لەوە وەزارەتی پێشمەرگە یعنی هیچ بەهانەیەک نییە بۆی تۆ لیستی وەزارەتی پێشمەرگە نانێری تەنها ئەوەندە نەبێت لە یەکەی حەفتا و هەشتا بەرگری خۆیان خەڵک دامەزرێنن خەڵک نابەت خەڵک کانە شینەکەت دیوارێکی زۆری تایە یعنی ئاشکرا دەبێت بۆ مانگە دامەزرانە زیادی کردووە لە هێزی ئەمنی ئەوەش بێتەوە کارێک کە لێکۆڵنەوەی زیاتر بکرێت لە موچەی هێزەمنیەکان بۆ مانگە کە ڕۆیشتەوە بۆ بەغدا بەڵێ زیاتر لە 6,000 کەسیان دامەزراندووە لە دەرەوەی هەموو ڕێکارێکی یاسایی و هەموو عەدەدەی ئەو عەدەدەی کە ناردویان تا هێزی و ئەو بڕی لە پارە داوایان کردو زۆر دەبری ئەوەی بێن وانە بێنستان دامەزرێنن دەبریەوەی بێن پێکەمەکان و خاوەن بڕوانە منداڵەکان دامەزرێنن پیرۆدەستەکان کەن بە هەمیشەیی بەداخەوە لە هێزی ئەمنی خەڵکدا مەزرێن بەڵێ
بەس وەکو وادەی نردنی ئێستاوانەی کە لە هێزی ئەمنین چاوەڕێن هیچ وادەیەک هەیە دیار بێ یاخود پەیوەندی بەرەکەوتنێکی سیاسی دەکرێت بکرێ لەم ڕۆژانەدا پارەکە ئەم مانگەش بنێردرێ؟ وەزارەتی دارایی اتحادی ئەمڕۆ داوای لیستی ناوەکانی هێزی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لیستەکە بنێرن بۆ بەغدا دواتر پارەکە دێت؟ بەڵێ. بەس سەبارەت بەو بەهێزی ئەمنی کە بەڕێز وتت ئێستاش زیادیان کردووە هەر پێشتر دیوانی چاودێری دارایی عێراق لە وەڵامی بەڕێزدا باسی لەوە کرد بوو کە 332,000 موچەخۆری بڵێن هێزی ئەمنی موچە وەردەگرن 150,000 لە وەزارەت 150,000 لە وەزارەتی ناوخۆ 138,000 لە پێشمەرگە 33,000 ئاسایش 8,000 ئەنجومەنی ئاسایش یعنی ئێستا زیاتریش قەبەیکەن بۆچی ینی دەیانەوێ زیاتر بڵنە هێزی ئەمنی زیاتر بکرێت؟ ئەوان ئێستا بەشێک لەو پارانەی کە لە هێزە ئەمنیەکان و بە تایبەت لە ناو پێشمەرگە وەریەگرنەوە لەو بندیوارانەیە لەو کەسانەیە کە بەس ناویان هەیە و وجودیان نییە و بەدەوامانی زۆر لەمانەیان هەیە بەداخەوە زۆرترین بندیوار و گەندەڵی بە ناوی هێزی ئەمنی و پێشمەرگەوە دەکرێتە موچەخۆریە لەوانەی کە دەوام ناکەن لەوانەی کە هەر فەرمانێک بۆ خۆی کۆمەڵە خەڵک زۆر داخڵ کردووە بێ ئەوەی بوونی فعلیان هەبێ بۆ دەوام هەموو ئەمانە لەناو لیستانان و بەردەوامیش دامەزراندن لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کە بۆ دەرچووی زانکۆ نەبووە لەناو ئەم یەکانی 1970 پێشمەرگە و ئاسایش دەرگری فریاکەوتنی و زێرەبانی حیزب بە کەیفی خۆی بە کەیفی خۆی خەڵکی داداوە خەڵکی خانەنشینی بۆیە کاتێ بینی لیستی خانەنشینی 12,000 ناو فەرقی هەیە لە نێوان بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینی و وەزارەتی داراییە لیستی وەزارەتی پێشمەرگە لە ناو وەزارەت لەگەڵ لیستی داراییە 23,000 ناو زیاد ئەگەر گوێم لە خۆم دەبێتەوە مەمنوع کارامانەوە چاکەن بەڵێ سەبارەت بە لیستی بڵین موچەی مانگی 5 ئایا لە عێراق ئێستا موچەی مانگی 5 خەرج کراوە و بۆچی تاکو ئێستا نابێ لیستەکەی هەرێمیش حازر بێ و بینێرن بۆی کە وەکو مانگی پێش و دوانەکەوێت؟ بەڵێ لیستی موچەی مانگی 5 لە عێراق ڕۆژی یەکشەمە تەواو دێت. لیستی مانگی موچە دابەش دەکرێت لەوێ؟ بەڵێ کۆتایی دێدا بەشکردنی موچە لە عێراق ڕۆژی یەکشەمە تەواو هیچ شوێنە نامێنێت موچەی مانگی 5 وەرە ئەی هەرێم بەڵام هەرێمی کوردستان هەر بۆ خۆی چێژنەوە بینێ موچەی خەڵک بە دواکەوتوی ببێ لە کاتی خۆیان نەدرێ بۆی ئێستا نەتەڵکی دەست پێ کردو و نەداهاتی ناو خۆی ڕادەست کردەوە یعنی تا لیستەکان دوا بکەوێت موچەکەش دوا دەکەوێت تا نردن لیستەکان؟ بەدڵنیاییەوە هێشتا هێزی ئەمنی تازە داوای ناوی هێزی ئەمنیەکە عێراق نەیان هاتووە. زۆر چاکە بینە سەر پرسی بڵین پلە بەرزکردنەوە ئەگەر مانگە لیستەکە بە پلە بەرزکردنەوە بنێرن پێ دوایە خەرج دەکرێت و پێشتریش بەڕێزت لێدوانت دابوو باس لەوە کردبوو هەم وانە بێژان گرێبەستەکان سێ یەکەمەکان پێویستە حکوومەت بۆ خۆی فەرمانی دامەزراندنیان بۆ دەرکا و بینێرێ بۆ بەغدا ئێستا گەر ئەمانە بکرێن عێراق پابەندە بەوەی کە خەرجی بکات؟ زانی کاک حەکیم تا ئەم کاتە گرفتی زۆر گەورە هەیە نێوان هەرێم و بەغدا کە بەشی زۆری چارەسەر نەکراوە و هەرێمی کوردستان بەداخەوە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدراڵی بۆ تەڵقینی موچە تاکە کوژێ و یاری بە مەشاعیری خەڵکی کوردستان و موچەخۆرانەکە و ئامادە نییە ئەم بابەت تێکدایی بکاتەوە ئەمە تا دەبینی بانکی TBI کە هاتۆتە ناو پرۆسەکە
بۆی تەڵقین بکە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەر هەفتەیەک ئەمە 2 هەفتەیەکە ئێستا 822 ناوی بۆ نردووە ئەگەر بەم جۆرە ئەم پرۆسەیە حکوومەتی هەرێم بیەوێ 200,000 موچەخۆر تەڵقین بکرێ چارەکە سەدەیەکی ئەوێ بۆی ئەم تەڵقینە بکرێ بەمانای وایە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێ ئەم بە پێی بڕیاری دادگای فیدرالی بڕواوە بڕیارەکە جێبەجێ بکە و ئێمە ئێستا لە پشتکسێی مانگی پێنجای حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەم کاتەی من و تۆ قساکەین 1 دینار داهاتی ناوخۆی ڕاگەز نەکردووە بە عێراق تازە بڕیاری داوە بۆ ڕۆژی یەکشەممە لە داهاتی ناوخۆی مانگ 2-3 هەر مانگەی 50 ملیار دینار بکاتە سەر حسابی حکوومەتی اتحادی بڵێ ئەوە داهاتی ناوخۆیە یعنی ئەمەی هەرێمەی کا بەڕاستی واضح ڕەتکردنەوەی بڕیاری محکەمەی اتحادیە بۆی موچەی موچەخۆران هەرێمی کوردستان بە زەمانەتەوە ڕێی بانکەوە هەموومانی لە کاتی خۆی نێت یعنی کاک سۆران ئێستا نە بە بانکیکردن دەستی پێ نەکردەوە پێی بڕیاری دادگا وەنە بڵین داهاتی ناوخۆش کە دەڵی 50 ملیار یعنی پشکی عێراق لە داهاتی ناوخۆی هەرێم هەر 50 ملیارە بەوە ڕازی دەبن عێراق هەرێمەوە بەڵێ هەرێم دەیەوێت ئەوەندە ڕات لە خێر عێراق بە ڕسمی ئاگاداری وەزارەتی دارایی ئاگاداری حکوومەتی هەرێمی کردووە کە ڕازی نین بەوە 150 داهاتی دەروازەکان و پاچ لە کاتێکا داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم خۆی داتاکانی داوە بە بەغدا کە مانگی 20 بۆ 30 ئەنجام بدارە ئەمان ئێستا داهاتی نانەوتی دایانەوە مانگی 50 ملیار بدەن داهاتی نەوتیش بەتەنکەر و بە ناوخۆی فرۆشن و هیچ دینارێکی ناگەڕێتەوە واشیانەوە بەغدا موچەی تەواوەتی بنێرێ و بە بانککردن و تەڵقینیش دەست ئەمە چیرۆکە ڕاستەقینەکە کە ئێستا خۆدا بۆیە هەموو مانگێکە نزیک دەبینەوە لە موچە هەرێم هەندێک لێ دوانەدا هیچی وانیە گوایە مۆیان بەجێهێناوە بەداخەوەی لێکە فێڵ لە خەڵکی کوردستان لە عێراق شەکەن بۆی نەسجێباری بڕیارەکە و هەر بەردەوام بن لەم جۆرە سیاسەتێک کە 30 ساڵە بەم خراپی بەڵێ ئەی سەبارەت بە بانکیکردن ئەمڕۆژ وەزارەتی دارایی هەرێم بڵاوی کردەوە لیستی دووەمیان ناردووە بۆ بانکی بازرگانی عێراق TBI 453 پێشتریش 368 کەسیان ناردبوو ئەمە چۆنە وەکەیش تاوا دێ ئەگەر ئەم ئاوا ژمارەکەمی موچەخۆران بنێرن تام کاتە TBI دەستی نەکردووە بە ببوورن پرۆسەی بە بانکیکردن و ئەوەی کە وەزارەتی دارایی ناردوویەتی لە ماوەی 2 هەفتە 822 ناوی موچەخۆری ناردووە بۆ TBI هێشتا دەستی نەکردووە بە بانکیکردن شکە و داوای لیستی وەزارەتەکانی کردووە بۆ 900,000 موچەخۆر دەبێ ئاراستەی ناوەکانیان ئاراستی TBI بکات بەڵام وەزارەتی دارایی هاتووە لە فۆرمی ئەسماری منا ناوی TBI ئیزافە کردو بۆی هەر کەس دەوێت TBI هەڵە بکێرێ هەمێک لە ناوەکانە بژێرە و هەفتانە 400 ناوێک بنێرێ بۆ TBI ئەگەر بەم جۆرە بێ وەکو بە چارەکە سەدەیەک پرۆسەی تەڵقین تەواو نابێت بۆ محکەمەی اتحادی ئەم مانگە کە بۆ مانگی 4 نووسراوی کردو بۆ وەزارەتی دارایی بۆ حکوومەتی اتحادی کە ئەم مانگەش تا کەوتن دەست پێکەوتداهات ڕادەستەکرێ پرۆسەی پێدانی موچە بە لیست بەردەوام و ئەوە تا ئێستا داوای لیستی هێزانمیەکانەکەن هێشتا حکوومەت گێرە ئامادە نییە بینێرێ کەواتە تا ئێستا بە بانکیکردنەکە ئەوەی کە نردووشیانە TBI دەستی پێ نەکردووە چکەوان دەڵێن هاتووەنەوە ژماری منەوە ئەوەش دروست نەبوو نەخێر TBI هێشتا دەستی پێ نەکردووە و پرۆسەیە ئەوان بۆ جۆرە نەچوونەتە ناوی تاکو هەفتەی 400 ناویان بە 40 ساڵ تەواو ئەی چۆن ئەوەی کە TBI دەویست بی کات ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم بێنە پێشەوە چۆن یانی دەیتوانی چی بکات TBI لەگەڵ ئەوەی کە سەرۆکوەزیران بەهێمەوێت
PBI لەگەڵ سەرۆکوەزیران و وەزیری دارایی و محافظی بانکی مرکزی کە دانیشتیان هەبوو ئێمە دوای دانیشتن بە سەرۆکوەزیرانمان بینی وتی ئەوەی لە هەژماری من کراوە با بمێنێتەوە بوەستێ و ئەوی تری چەندێک 700,000 900,000 PBI ئامادەیە لیستەکانی موچەخۆرانی ڕاگەز بکرێت لە ماوەی 2 مانگدا تەواوکە. ئەی بۆ مانگی پێنج ئێستا ئەگەر بە بانکیکردنەکە دەست پێ نەکا بە پێی بڕیاری دادگای فیدراڵی وەداتی ناوخۆش بە تەواوی ڕاز نەکەن تاو یعنی کێشەکە بە تەواوەتی دروست دەبێتەوە بۆ موچە هەرێم دەیەوێت بڵێ ئەو 50 ملیارەی لە هەفتەی ئایندە بۆ هەر مانگی 2-3 دەیخاتە سەر اتحادی بڵێەوە با دەستکردنی داهاتی ناوخۆکە و ئەوێ ئەم 822 ناوەی کە ناردوێتی بۆ PBI بڵێەوە تەڵتینە و موچەمان بنێ ینی پێمانی ئەمە جێبەجێکردنی بڕیارەکەەوە خۆی ئەوەندەی ئەمە ئاڵۆزی دروستکردنە بۆ جێبەجێنەکردنی بڕیارەکە ئەوەندە چوون نییە بە دەمی جێبەجێکردنی بڕیارەکەەوە. سەبارەت بە خشتەکانی بودجە کە ئێستا گەشتۆتە لایەوە لە پەرلەمانی عێراق موچەی موچەخۆران چەندە و ئایا زامن کراوە ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم بێنە پێشەوە موچەکە زامن کراوە؟ کاک حەکیم ئەوەی کە لە خشتەکانە هەیە لێرە دابیرکردنی 14 تریلیۆن و 840 ملیارە بۆ بودجەی تەشغیلی هەرێمی کوردستان و ئەوەی کە بۆ موچە دانراوە تعویضات موظفین ئەکاتە دەوری 9 تریلیۆن بۆ موچەخۆران و 2 تریلیۆنیش بۆ ڕێعای اجتماعی نزیک بە 11 تریلیۆن کە ماگانە 965 ملیارەکە بەڵام ئەم جەدوەلانە هیچ اعتبارێکی نابێت حکوومەتی هەرێم بە پێی بڕیاری دادگای فیدراڵی ئەنگاو نەبێت لەبەرەوەی ئەم بابەتە بینا لەسەر بڕیاری دادگای فیدراڵیە ئەو مەبلەغانە بۆ موچەی هەرێمی کوردستان دیاریکراوە و ئەوەشی کە لە با بڵێین بودجەی تەشغیلی ئەمێنێتەوە بۆ وەزارەتەکانەوەشی لە بودجەی ئیستیسماری و بەرهێنان ئەمێنێتەوە ئەویش پەیوەندی بە پادەستکردنی داهاتی نەوتەوە هەیە بەڵام هەرێمی کوردستان دەیەوێ بڵێ هەرێمی کوردستان 150 داهاتی دەواازە سنووریەکان و بوومرگەنێرێ لەگەڵ 150 باجە ئێوە بێ موچەی تەوامان بۆ بنێرن و بودجەی تەشغیلی و ئیستیسماریشمان بۆ بنێن لە کاتێکە لە مانگی 9 ساڵی 2023 بەدواوە حکوومەتی هەرێم تەنها 320 میلیارد دیناری بۆ مانگ یەک خستووە سەر موچە لە ساڵی 2024 لەو کاتەوە 93 ملیۆن بەرمیل نەوتی لە ساڵی 2023 فرۆشتووە و ئێستا ڕۆژانە نزیک بە 400,000 بەرمیل نەوت لە ناوخۆ بە تەنکەرە فرۆشێ و داهاتی ناوخۆ بە کامیلی هەمووی وەرەگرێ هیچی دیار حکوومەتی هەرێم ئێستا لە باشترین دۆخایە لەوەی کە هەرچی داهاتە بۆ خۆی بردووە و هیچ مەصرفێ ناکە موچە نادا هیچیش ناخاتە سەر موچە و داوای بڕێکی زۆری موچاکە کە 969 ملیارە بەبێ ئەوەی کەسی دامەزران ببێ نە لە گرێبەست لە وانەبێش نە لە هەموو ئەو سێیەکەم و خوێندنە ئەین ڕوانامە باڵایانێت چاوەڕێی دامەز ئەوەی باجەکە ئەدا خەڵکی کوردستان و موچەخۆران وەخانەنشینانیش لەم نێوەندا مافی خۆیانە موچەکەیان هاوتای عێراقێ بە پێی بڕیاری محکەمەی اتحادیکە ئەبێ بە یاسای ژمارە 9 ساڵی 2012 خانەنشینی یەکگرتووی عێراق خانە
کە ئەمە بێ مشکلەترین پرۆسەی ئەنجامی بدا و موچەی خانەنشینان هاوتا بکە بڵێ قەراری محکمەی اتحادی هەیە و عێراق چاوەڕێی هەرێمەوە بکە بەڵام نایکا لە بەرزکردنەوە ئەویش تا ئێستا بابەتێکی دەست پێ نەکردووەوە دیاریش نییە ئەیەوێت لە ناو ئەم هەموو ئاڵۆزگانە ناو ئەم هەموو ناکانە چۆن ئەم بابەتانە چارەسەر بکا بۆیە مەسەلەی بودجە و خشتەکان ئەوە چارەسەر ناکا کە ئێستا ڕقەمە و لێرا هەیە ئەم ڕقەمانە بە مەرجی پادەستکردنی داهاتی نۆخۆ و داهاتی نەوتی و تەوتین تحقیق بێ کە ئەگەر هەرێمی کوردستان بڕیاری دادگای اتحادی جێبەجێ بکە زۆرترین پارە دێ بۆ هەرێمی کوردستان نزیک بە 20 تریلیۆن دینارە لە ساڵی 2024. بەڵێ بەزەوەی کە بە موچە ئاماژت پێکرد 900 بڵێن ماگانە 964 ملیار و 710 میلیۆن دینار کە بۆ موچە دانراوە ئێستا باز دۆکەی موچە پێویستی بە 950 ملیار بێت ئەگەر زیاد بکرێت ئێستاوەی کە بەڕێز ئاماژت پێدا ئەوەی کە بۆ موچە و بۆ تەژغیلی دانراوە 4 تریلیۆنە ئەگەر پلە بەرزکردنەوەی بێتە سەر موچەی خانشینان هاوتا بکرێ دامەزراندن هەبێ دەکرێت لە بابی تەژغیلی موچەکەی بۆ بگوازرێتەوە ڕێگە پێدراوە وایە؟ بەڵێ و کاتە هەرێمی کوردستان بە پێ حسەی کە لە 12.67 ئەتوانێت سود لەوە ببینێت کە حسەی هەرێم خۆی بەڵام هەرێم کێشە ئەوەیە بۆ ئەوەی دامەزراندنی سێ یەکەمەکان درێ بەست وانە بێش خاوەن بڕوانامەکانی خوێندنی باڵا لە ئەستۆی خۆی بکاتەوە نردوێتی بۆ بەغدا ئەڵێ تەخسیس مالیمان بۆ بکەن بۆی ئەوانەدا لە کاتێکە ئەگەر حکوومەتی هەرێم مەبەستی وایە ئەیکرد بە دەستکەوت بۆ خۆی بە زوانە بێژان 37,000 مامۆستای وانە بێژە واجگەلەوە ئەو کەمەندامانی کە نزیک بە 10,000 دیسان ئەوانیشیان هەر کردوێتەوە بە قوربانی ئەوەی کە عێراق تەخسیس مالی بۆ بکەوە ئەمانە یعنی خۆی نایەوێ بیکا دوایی ئێوێ بڵێەوە عێراق ئامادە نییە پارە تەرخانکە بۆ ئەم دامەزراندنانە لە کاتێکە تۆ حسەی خۆت لە یاسای بودجە و بە قەراری محکمەی اتحادی موچە ئێستا گرفتەکەی چارەسەر بووە لەسەر ئینفاقی فعلیە بڵێن ئێمە بەشە بودجەتانە دەینێ 605 میلیاردانەکەوێ لە باشترین حاڵەتە و بەداهاتی ناوخۆ خۆتان بڕۆن موچە بدەن و بودجەی تەشغیلی و ئیستیسماریتان نادەینێت چونکە ئێوە داهاتی نەوت و نەوتان ڕاهێز ئێمە لەم شەڕە تەواو بووین لەم شەڕە هاتووینەتە دەرەوە ئەویش بە بڕیاری محکمەی اتحادی يعني هم حكومتي عراقي بيسيرة هم محكمة اتحادية لباش يعني چی ئەوە حکوومەتەکەتان بڕیارەکە جێبەجێ ناکا لە کاتێکا عێراقی ناخۆش بووە بەڵام بڕیارە بە سەریا چەستۆ جێبەجێیەکە و ئەمە ڕزگارکردنی موچەخۆرانە دوای 10 ساڵ لەم کێشەیە بۆچی هەرێمی کوردستان ئامادە بکات باش کاسۆران بەسەوەی کە پێوەستە بەوانە بێژان ئێستا دووبارە پرسیاریان کردەوە مامۆسایانی وانە بێش خانەنشینان موچەکان هاوتا دەکرێت سێ یەکەمەکان ئەوانەی کە گرێ بەسن دەبێت ئێستا ئەگەر پرسیارەکە ڕوونتر بێ ئێستا هەرێم موچەی خانەنشینان هاوتای عێراق بکە بە پێی بڕیاری دادگای فیدراڵی وانە بێژاندا بمەزرێنێ پلە بەرزکردنەوە دەست پێ بکە گرێبەستکان بکە بە هەمیشەی ئەو کاتە جێبەجێ دەکرێت ئەگەر لێرە ئەم ڕێکارە بڵێن کارگێڕی و ئیداریانەی کە پێویستە بۆ دامەزران فەرمانی دامەزران و ئەوانە عێراق دەچێتە ژێرباری با هەرێمی کوردستان بڕیار بدا لیستەکان بنێرێ ئەو کاتە ئێمە شەڕی چەسپاندنی ئەمە و شەڕی ئەوەی کە پێویستەکە لە ڕووخانیەوە دەیتون لەگەڵ عێراق بەس ئەو بێوێ عێراق تەخسیس مالی بکە عێراق ناتوانێت تەخسیس مالی بکە ئەوە تا خشتەکانی ناردووە و هەموو شتێک تەثبیتە تایە دەسەڵاتی زیادکردنمان نییە بەڵام حکوومەتی هەرێم وەکو ئەوەی چۆن حکوومەتی اتحادی هەر بەم قانونی بودجەیە دەسەڵاتی هەیە محاضرینی وانەبێژانی خۆی درێبەستی خۆی سێوەکردنی خۆی خاوەن بڕوانامە باڵاکانی خۆی دامەزراندووە هەرێمی چەمان دەسەڵاتی هەیە ئەوە بکە
بەڵێ بۆ خانە نشینانیش بڵێن ئەوان ئاسانتر ئەگەر بیکەن چکە سەر و بزانام سەرۆکی بەڵێ خانەنشینان بەڵێ ڕیاری دادگای هەیە بەڵێ وەفدێکی نشینان هاتوون بۆ لای سەرۆکی دادگای فدرال لەم ڕۆژانە پێیوتون لەگەڵ تەیف سامی قسەی کردووە و دەبێ هەرێم ڕێکارەکانیان بۆ بگرێتە بەربەوەی کە موچەکانیان هاوتا بکرێت شتێکی ئەوە باس کرابوو ئەو بابەتە پەیوەندی بە عێراقەوە نییە بە بڕیارەکە وەزیری دارایی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی پابەند کردووە بە هاوتاکردنی موچەی موچەخۆرانی لە خانەنشینانی هەرێم لەبەرەوەی یاساکەی کاری پێدەکرێت لە هەرێمی کوردستان و ئەبێ ئێستا لە ساڵی 2022 شەوە کە بڕیارەکە دەرچووە هەر کەسێ خانەنشین بۆ نەبێ بە و یاسا هەڵبشاوە خانەنشین بێت کە دوو جار هەڵبەشاوە دەبێت بە یاسای خانەنشینی ئەگەر توی عێراق بێت بەڵام بەداخەوە هەرێم ئامادەنی ئەوە جێبەجێ بکات لە کاتێکە ڕئیسی مەحکەمەی اتحادی پێی وتون من پێم سەیرە خۆپارەکە هەرێم نایدا بەغدا ئەیدا بۆچی هەرێم جێبەجێ ناکات ئێمە چ تعریفێکی هەیە کە حکوومەتەکەی خۆت بەغدا پارەکەی بدا و ئامادە نەبێ لیستەکە بۆ تۆ بە جۆرێ لێ بکا کە یاساکە لە بەرژەوەندی خانەنشینان سەبارەت بە زیندانیانی سیاسی ئەو زانبەڕێزیش تەریشت لەسەر کردبوو لەگەڵ نووسینگەی بڵین سوودانیش ئەو ڕۆژە کە دانیشتان هەبوو قسەتان کردبوو لەگەڵ خودی سوودانیش بۆ شەیدانیش چکام و توێژەکان چاوەڕێن لێرە بڵێن موچەکەیان کەمە چاوەڕێی ئەوان زیندانیان شەیدان کە سوکاری شەیدان ئەنفال کراوان زانی کاک حەکیم ئێمە لە بری ئەوەی کە ئەبوو شەڕی هاوتاکردنی موچەی کە سوکاری شەهید و ئەنفال و گواستنەوەی دۆسیەی زیندانیانی سیاسی بۆ سەر عێراق و هاوتاکردنی موچەی هەموو فەرمانبەران و خانەنشینان بکەین هێشتا هاتووین داواکەین حکوومەت هەرێمی کوردستان پابەند بێ بە بڕیارەکەوە ئەگەر هەرێمی کوردستان پرۆسەی تەڵتینی خێرا کردایە و پابەند وایە و داهاتی ناوخۆی ڕادەست کردایە ئێمە خەریکی ئەم شەڕاب ئێستا ئێمە شەڕی هاوتاکردنی کام موچە بکەین ئەو موچەیە کە عێراق پێمانەڵێ کاکە زەحمەت نەبێ هێشتا حکوومەتەکەتان جێبەجێی بڕیاری دادگای فیدرالی ناکات ینی پێوەستە بەوەی کە بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ بکرێت لە بەبانکیکردن و ڕاستکردنی داهاتی ناوخۆ ئەو کاتە زیندان سیاسیە بڵێن شەیدانە توێژەکانی ترە توانن سوودمەند بن بڵێن بەدڵنیاییەوە چکەوە لە بڕیارەکەی دادگایە هاوتاکردنی بەڵێ بۆ بڕیاری مەحکەمەی اتحادیە هاوتاکردنی موچەی خانەنشان بەڵێ بەڵام کە هەرێم ئامادە نەبێت جێبەجێ بکا و لیستەکان و جێبەجێکردنی بڕیارەکان ئەبێ هەرێمی کوردستان جێبەجێ بکا کە ئەو نەیکا عێراق چی بکەن ئەوە تا ئێستا موچەی هێزە ئەمنیەکان کە دواکەوتووە لەبەرەوەی هەرێم ئامادە نییە لیستەکان زۆر چاکە بەس سەبارەت بەوەی کە ئێساندێک وا خوێندنەوە بۆ دەکەن کە سەیری دەقەکانی بودجە دەکەن دەڵێن مانگانە 964 ملیارد دانراوە ئەگەر پلە بەرزکردنەوە دەست پێ بکە هاوتاکردن دەست پێ بکە موچەی خانەنشینان دامەزان دەچێتە سەروی تریلیۆن و 50 ملیار ئەمە ڕوونادات لەبەرەوەی بەش ناکە بەس وەکو بەڕێزوتە دەتوانرێت لە بابی تەشغیلی بگوازرێتەوە پارەکە لە پشکی هەرێم ئیشکال نابێت لەو ڕۆوە چوان دێک بەس خوێندنەوە بە ئەو دەقە دەکەن کە هاتووە وەکو 964 ملیارەکە نا ئەو کاتە ئێمە هەموو ئەوەی کە بۆ تەشغیلی داکراوە چواردە بەڵێ 2 تریلیۆنێک زیاترەکە توانرێ بگوازرێتەوە بەڵێ ئەو کاتە لە حیسڵی خۆمان نەڕوات ئەوە هاوڵاتێکیش پرسیاری کردو دەڵێ سێ موچەکە کە پێشترێ بۆ داچوتان بۆ کردبوو ئەو عێراق وتی لاستۆی ئێمەنیایی بە کێ بیداتەوە هیچ تازە بڵێن هەر خورا سێ موچەکە کە بەڕێزشت بۆ داچوونی زۆر کردبوو لەسەری هەوڵێکی تازە هەیە لەم ڕۆژانە گروپێک لە مامۆستایانی ناڕازی لە دانکۆی شار بچکەکان هاتنە بەغدا و هەوڵێکیان هەیە خۆشنی لێرە ئاماژەی خۆیان جەدوایی تاشکدایەک ساری کرد دەڵێ موچەی شەیدانیان هەبووە لە حکوومەتی مەرکەزی
موچەکەیان براوە نازانم ئەگەر ئاگاداری ئەو دۆسیەبی هیچیان بۆ دەکرێت نازانم مەبەستی چی و بەس باسیەوە دەکا موچەکەیان لە حکوومەتی ناوەندی بێ بەڵام موچەکەیان بردرابێ موچەی شەیدان پرسیارەکە گەیشت کاک سۆران پرسیارەکە گەیشت هاوڵاتیەک پرسیاری کردووە کۆمەڵێک هاوڵاتی ئەو گرفتیان هەیە کە شەهیدانیان هەبوو لە هەرێم دوایی ویستوانە بیگوازنەوە بۆ عێراق و ئەوەی هەرێمیشیان بڕیەوە عێراقیشیان بۆ نەکراوە ئەوە گرفتێکە بەڵێ هەیە وڵاتی دواترە پەیوەندی بێڵە دەتوانن ئینشاڵڵا ئیشی بۆ بکەن پەیوەندیتان پێ بکات باشە بەڵێ هاوڵاتی تریشە لەسەرەوەی خاوەنپیراویستی تایبەت دەڵێ لە 2014ەوە هەرچەنە لە 2012 بڵین خاوەنپیراویستی تایبەت نوێ موچیان بۆ نەبراوەتەوە دەڵێت چیان بۆ دەکرێت هەرچەندە ئێستا موچەکەشیان زۆر کەمەوەش کە هاوکاریەکەی بۆ بڕاوەتەوە بەڵێ هاوکاریەکەیان کەمە 150,000 لە عێراق بوو 150,000 و ئەوانەشی کە تۆماری نوێن بەداخەوە هەرێم عینی وانە بێژ و گرێبەستەکان یەکەمەکان ناتوێتی بۆ عێراق بۆ بەغداد کە بۆ ئەوەیە نەکرێت باڵە ینی ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی هەرێمە کە دەبێت ئەمانە بخاوە پێداویست بەڵەوە هەمووی هەرکی هەرێمە من پێم سەیرەگا حەکیم هەرێمی کوردستانەڵێ بۆچی موچە بچێتە بانکی حکومی فیدراڵی ئێمە دەسەڵاتمان نامێنەوەی شمال بەڵام خۆی بۆ دامەزراندنی سێیەکەم و گرێبەست و وانە بێژ و تاوان بڕوانامە باڵاکان نووسراوە نێرە بۆ عێراق لە ئەمانەمان بۆ تای خۆدیشە چیە باشە فەرمانبەرێکی گرێبەستیش دەڵێ پرسیارێکی دەڵێ بۆ شتێکمان بۆ ناکەن لە دادگای فیدراڵیە چەندە ڕەنگەمە پێوەست بێ بەوەی کە لێرە فەرمانبەرانی گرێبەست بەڵێ دەبێت چیان بۆ بکرێ ینی ئیشەکە لەکوێیە فەرمانبەرانی گرێبەست بۆ خۆیان ئەگەر بکرێن بە هەرمیشەی باشە ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێم خۆیانەدا ماهگانە لەوە کەمتریان پێویستە لەوە کەمتریان دەوی بۆ ناکەن بە هەمیشەی داوەش پرسیارێکی یانی حکوومەتی لاتوە بەڵێ خۆوانە بێژان ئێستا ماهگانە 13-14 میلیارد موچەکەیانە ئێگەر بکرێن بە گرێبەست کە داوای گرێبەستی شەکەن داوای هەمیشەیی ناکەن 4 میلیاری کرێوە بەس بۆ نەیکا خۆ سێیەکەمەکان ملیۆنێ خەڵک نین محدودن 10 ساڵە یەک وەزبەیان لێدامستان باشە پاشان کەمەندان و خۆن پێداویستی تایبەت 150,000 درێت ئەوەندە ئەرکێکی قورس نییە حکوومەت بەم جۆرە ئەم بابەتەی هێشتۆ یا ئەوێ بۆ کاتی انتخابات بەکاری بێنێ و بیتا بە حەملێک بۆ دوایی بڵێ کە ئەوە عێراق نەیکرد ئێمە خۆمان بکەین نازان بەڵێ بەس بۆی ڕوون بێ لای فەرمانبەرانی گرێبەست دەبێت لێرە فەرمانی دامەزرا نوشتەکان بۆ بکرێ و لیستەکان بنێردرێ بۆ بەغدا پرسەکە لەسەرەوە وەستەوان لیستیان هەیە بە گرێبەستی بکەن بە هەمیشەی باشە بە زۆر فەرمانبەر پرسیاریەوە دەکەن ئەگەر دەسەڵاتدارانی هەرێم ناسن ژێرباری جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدراڵی بۆ موچە وەکو پەرلەمانتار ئایا بەڕێستە دەتوان سکاڵا تۆمارکردن لە دادگای فیدراڵی یاخود دەبێت موچەخۆر خۆی بچێ سکاڵا بکە کە زەرمەند بووە و بڵێ بڕیاری دادگا جێبەجێ نەکراوە بەڵێ من ئەو پرسیارم لە ئەنجومەنی باڵای دادوەریای عێراق بۆ خانەنشینان وەڵامەکەیانەوە بووە کە هەر کەسێک دەوڵەمەندە لە جێبەجێ نەکردنی بڕیاری دادگا جێبەجێ نەکردنی بڕیاری دادگا و کەمتەرخەمیکردن لە جێبەجێکردنی تاوانە پێشێتکردنی دەستورە بۆ ئێمافی هەیە بێت ساڵات تۆمار بکە ئەوەی کە زەرمەندە لە جێبەجێ نەکردنیەوە چۆن مامۆستایان هاتن ساڵایان تۆمار کرد
ئامان شێوە هەموو فەرماندەرێک مافێتی بێ بڵێ حکوومەتی هەرێم بڕیارەکەی جێبەجێ نەکردووە و ساڵات تۆمارکە لە غەیری دادگای داهاتی بە قانونی عقوباتی عێراقی قانونی کرد. بەڵێ ئێوە بەڕێز وەکو پەرلەمانتار ناتوانێت ئەمە بکەیت لەبەرەوەی کە موچەخۆری هەرێم نی و زەرمەند. من ئەو کاتە سکاڵاکەم ڕە دەکرێتەوە دەڵێ تۆ پەرلەمانتاری عێراقی زەرمەند نیت لە جێبەجێ نەکردنەکەی موچەخۆری هەرێمی کوردستان لە دەرکاتە. خولەکێکمان ماوە هەرچەندە پێشتر باسی پلەبەرزکردنەوەشمان کرد بەس باسیەوە دەکرێت کە ئایا پارەی بۆ تەرخان کراوە بزانم ئەگەر وەڵامێکت هەبێت دواتریش بە کورتی چەند پرسیارێک سوپاس دەکەین. نا ئەم لیستانەی هاتووە تەنها جەداولە یاسا نییە تا کوردەکاری بەسەڵاتەکان و تەرخانکراوەکان ئەوانی کە لە یاسای بودجێ 2023 هەیە بۆ 24 و 25 ژەرە ئەو کاری پێکرێت تەنها ژمارەکان گۆڕاوە و مەبلەغی کۆی گشتی بودجێ عێراق گۆڕاوەتەوە بووە بە 211 ملیۆن و ئەگینا هەموو شتەکانی تری لە قەرتنەکە هەیەوە خۆی کرێ حکوومەت هێرێم بیکا وەڵام پێشتر قسە لەسەر کرد بەڕێزێکی تر دەڵێ بۆ لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار ناکەن بۆی هەژماری من هەڵبوەشێتەوە ئەو دەی موچەخۆران ئەوە بکەن ئەگەر زەرمەندن لەم پرسە. طبعا موضوعی هەژماری من مەجالی پیا هەیە کە لە پرۆسەی تەڵقینە بەشداری دە بەڵام ئەبێ بچێتە سەر تەڵقین و بچێتە ناو بانکی حکومی فیدراڵی لەسەر لە عێراق بانکە ئەهلیەکان و هەندێ لەو بانکانی لە هەژماری منان عێراق بەشدارن لە پێداریشە بەڵام تەمویلیان لەکوێ وەرەگرن لە بانکی ڕەشید و ڕافیدەین وەرەگرن. حکوومەتی هەرێمە ئێوێ هەژماری من بەکاربێنێ بۆ ئەوەی تەمویلی موچە خۆی وەریگرێ و خۆی تەمویلی بانکە ئەهلیەکان بکات. بانکە ئەهلیەکان گوناحێکیان نییە ئەتوانن بەشدار بن لە تەڵتینە بەڵام هەرێمی کوردستانە مەسەلەی تەڵتین و موچەی خەڵکی بە بارمتە گرتووە بە ناوی هەژماری منەوە هەڵێمە تەڵتینە نا ئەوە لەو جۆرە نییە و ئەوان بۆیان هەیە بانکە ئەهلیەکان بەشدار بن لە تەوزیعی موچەیە بەڵام تەمویلەکەیان لەسەر بانکی فیدراڵی بێت لە بانکی حکومی بێت. یعنی ئێستا ئیشکالەکە ئەوەیە کە دەوێت هەژماری سەرەکی موچەخۆر لە بانکی حکومی بێ بە زواتر بۆ وەرگرتنی پارەکەی ڕاستە و خۆ تەحویل بکرێ بۆ بانکێکی ئەبێ موچەی موچەخۆری هەرێم هەر 1,250,000 لە بانکی فیدراڵی حکومی بێ ئەکرێت تەوزیعەکەی لە بانکی ئەهلی بێ بەڵام تەمویلەکەی وەزارەتی مالیە ئیتیحادی لە بانکی حکومیەوە هەیکات بانکە ئەهلیەکە بێت تەمویل لە بانکی حکومی وەرگرێ. هەرێمی کوردستان ئێوێ پارەکە لە وەزارەتی دارایی وەرگرێ وە خۆی پارە بخاتە سەر حسابی موچەخۆر لە بانکی ئەهلی. باشە ئەمە خەلەبی سوپاس دەکەم. دوا پرسیار بەسەر پرسی غاز ئێستا باز لەوەکە ناکۆشی دروست بێ لە بینی هەرێم و بەغدا وەزارەتی کارە بڵێنجوونی وەزیرانی عێراق وەزارەتی کارەبای ڕاستپارت بە گرێبەستێک لەگەڵ داناغاز و هاوبەشەکانی بکات بۆی 100 ملیۆن پێسێجا کارەبایان لێ بکرێت و بڵێن غازەکە بنێدرێ بۆ کەرکووک وەسپەش نێسیوان بارزانانی دەچێتە ئیمارات بازۆکە پەیوەندی بەوە بێت. چاوەڕێکی بکەین بۆ غازەکە هیچ ناکۆکێکی تازە دروست دەکات؟ نا پێم وانییە چکە عێراق ئەگەر هەرێم ڕازی نەبێ ئەو پێبەستە ناکە چەنە هەرێم بەداخەوە داناغازی بی ئەوەیە دادگایی بکرێت لەبەرەوەی کاتێک کە داناغاز کاتی لە حکوومەتی هەرێم کرد لە لەندەن بە سوڵحی دەرەوەی دادگا بە زیاتر لە ملیارە دۆلار پێیان پارە بەن بۆ داناغاز و عەقدەکەشی بۆ درێژکردنەوە تا ساڵی 2020 واتە مەوزوعی ئەو غازە لە دەستی هەرێمانیە و نەماوە بۆ بەیانی هەر زەختی پێبەست شکاتەکان لە هەرێم داناغاز پێبەستی لەگەڵ هەرێما هەیە هەموو ئەو گرێبەستانی کە هەرێم لەگەڵ کۆمپانیا دیانەت هەمووی گرێبەستی خەتەر و
دارن کە خەڵکی هەرێمی کوردستان و ناوەکانی ئایندەشمانی مەحروم کردووە لە خاوەندارێتی ئەو سەروە سەرمایە گەورەیە کە لە ژێر زەویەکەمانە هەیە و کردەوەش. بەڵێ یعنی ئێستا دانا غاز ئازادە بەهوێ گرێبەستەکە غازەکەی بە کێ دەفرۆشی؟ بڕوا ناکەم ئازاد بێ کە گرێبەستەکەی هەرێمی کوردستان دەکردوێتی لە کیا هەرێمی کوردستان تەنها سوود لەوە ئەبینێ ئەو غازە کە بەرهەمی دوێنێ بۆ بەرهەمهێنانی کارەبای هەرێمی کوردستان لە 125 بۆ پێنجی ماڵانە تام غازە ئافرۆشێت ئەوەی هەیە گرێبەستەکەی هەرێم بەم جۆرەیە. بەڵێ سوپاس دەکەین کاک سۆرا عومەر مادومان کردی سوپاسیان بەدەبوونی بەڕێز دەکەین. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بە هاوکارانم خواتان لەگەڵ.